سەوباسەکەم لەسەر یەکێک لەو چالاکیانەی کەوا بڕیار لە چەند ڕۆژی ئایندەیە لە شاری سلێمانی بەڕێوە بچێت. ئەوی چالاکیەکانی فستیڤاڵی پانتۆمایمە واتە شانۆی بێدەنگ دیارەیەکێکە لەو بابەتانەی کە گرنگی و تایبەتمەندی خۆی هەیە و لە ئێستاشە ئەم چالاکیە بڵێن ئامادەکاری تەواوی بۆ کراوە بۆ ئەوەی کە بە شێوەیەکی باش بەرەوە بچێت و چەندین نمایشی پانتۆمایم دیارە لەم چالاکیە بەشدار ئەبن واتە لەم فستیڤاڵە بەشدار ئەبن و یەکێک لەو بڵێن شانۆیانی کە کاری لەسەر کراوە و کۆمەڵێک ئەکتەریش کاریان لەسەر کردووە کە بتوانن نمایشی بکەن ئەوی شانۆیی هەرایە. دیارە ئەم شانۆیەش بەشێکە بێت لە چالاکیەکانی فستیڤاڵی پانتۆمایم کە وا بڕیارە لە چەند ڕۆژی ئایندە لە شاری سلێمانی چالاکیەکە بەڕێوە بچێت. لە چوارچێوەی چالاکیەکانی فستیڤاڵی پانتۆمایم شانۆیی هەرا نمایشەکرێت. ئێوارەی ڕۆژی 11 بەشی شانۆی پەیمانگەی هونەرجوانەکانی سلێمانی و کۆمەڵی هونەرجوانەکانی کورد لە چوارچێوەی چالاکیەکانی فستیڤاڵی پانتۆمایمدا شانۆیی هەرا نمایشەکەن. شانۆیی هەرا کە لە خۆڵی کۆمەڵی هونەرجوانەکانی کورد نمایشەکرێت، گۆران سەرگەڵویی دەرهێنەرێتی و تیایدا ژمارەیەک ئەکتەر ڕۆڵە بینن. منیش دیار شانۆیی هەراکان پێشکەش بکەین. من لارا لە ڕێکەوتی حوتی یانزار لە هۆڵی کۆمەڵی هونەرجوانەکان چاوەڕوانکاری